توگوی زیاتریان بابەتە دەکەم دکتۆر گۆڤەند شێروانی پسپۆڕی وزە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێی. جارێ سەرەتابە لە کۆبوونەوەکەم ڕۆی پەرلەمانەوە دەست پێ بکەین. ئەم دەستیە چییە لە بەغداوە بە کورد دەکرێت؟ سلااو ڕێزم بۆ کەناڵی کوردستان بیسار و بینەرانی عزیز بۆ بەڕێستان سنوورخان. ئەم پێشنیازەی سەرۆکاتی ئەنجومەنی وزیرانی بەغا بوو کە پێش دوو هەفتە تقریبن بەرز کرا بۆ پەرلەمان بریتی بوو لە چارەسەرکردنی کێشەیەکی گەورە کە بربەست بوو بەرامبەر دووبارە هەنارکردنی نەوتی هەرێمە کە نزیکەی 20 مانگە وەستاوە و زیانی گەیاندووە بە ئابووری عێراق بەلانی کمی 18 تا 20 میلیارد دلار. ئەو پێشنیازە بریتیە لە هەموارکردنی مادەی 12 جیم کە تایبەتە بە چۆنەتی حسابکردنی تێچووی بەرهێنان و گواستنەوەی نەوت. طبعاً بەرگەکە زۆر بەباشی اقتراح کراوە کە لە ڕاوێژ بەلایەنەکی ئەزنەبی پسپۆر دەکرێتن کە خەملاندنەرکی سربەخۆ بکاتن دادپەروارانە بۆ سەرجەم چێلگەکانی نەوتێرەیم یەک بە یەک چکە کولفەکەی جیاوازن و دواتر ئەم راپۆرتەی بەرز دەکاتەوە بۆ وزارەتی نەوتی عێراق و هەرێمی کوردستانیش ئەمە دەبتە بنەمایەک بۆ خرجکردنی خەرجیەکانی بەرهێنان و گواستنەوە. کاتە ئەمە حەدی وەسط نییە کە دانراوەم 16 دلار بۆ تێچووی هەر بەرمیلێک نەوت؟ بەڵێ ئەم حەدا بۆ کاتیە. بۆچی هەمواری ناکەنەوە؟ بەڵێ چکە خۆی ڕەنگە لەو ڕقمە زۆر زیاتر بی. ئەوەی کە تەقدیر کراوە لە یاسای بودجە 12 دلاریان دانایە بۆ بەرهێنان چکە تەنها کولفەی تشغیلیە کەچی بۆ عێراق کولفەی ئیجمالی حساب دەکەن. جگەلەوەی ئەو تەقدیراتی کەلانی سامرە سروشتیەکان بەرزکرایەوە بە نووسراوی ڕسمی 24 دلارە بۆ بەرهێنان هەر بەرمیلک. و تاکو لەو کێشەیە دەربچیت ئێستا اتفاق کرا بە پێ ئەو پێشنیارە لایەنێکی پسپۆری دەرەچی تا ئەو تەقدیر دەکاتن هەر چێلگەیەک چەندە چکە بە پێی جۆری نەوت بە پێی قوڵایی نەوت بە پێی جوگرافی و جیۆلۆژی هەر ناوچەیەک ڕەنگە گۆڕانکاری هەبی لە تێچۆکەی. باشە دکتۆر ئێستا هیچ کێشەیەکی دیکە ماوە جگە لە هەمواری یاسای بودجە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان؟ لایانی شتریشێ بەتەکید بیتێ لانی گرێبەستەکان. سەرەتا ئەترازەشی زۆری گرانیان دەکرد لەسەر گرێبەستەکانی هەرێم گویا ئەوە گرێبەستانە گونجاو نینە لەگەڵ ڕێنمایی و یاساکانی عێراق کەچی لە دوا جەولاتی تەراخیسی عێراق واتە گرێبەستەکان نوێ هەندێکیان کە بریتی بوون لە ڕێژێش لە قازانج دەگاتە 130 واتە هەندێکیان زیاتر بوو لەم ڕێژەیە کە تەرخان دەکرا بۆ کۆمپانیەکان لە گرێبەستەکانی هەرێمی کوردستان. ئێستا زۆر باسی ئەوەی ناکەن چکە دەزانن جیاوازیەکە زۆر نەماوە. بەڵام زۆر گرنگە ئەم لایەنە ئەم بابەتە لایەنی تێچووی بەرهێنان و گواستنەوە حەلکرێ و هەروەها ئەم بۆشایە یاسایی حەلکرێت کە تا ئێستا بە هەمواری یاسای بودجە حەلەبێت. ئەو بەشێکە بە وەقتیە چکە ئەم یاسای بودجە تەنها بۆ 3 ساڵە 23 و 24 و 25 بەڵام دواتر دیسان کێشەکە دەگرێتەوە ئەبێ یاسایە کەبی بۆ ڕێکخستنی سەرجەم پیشسازی نەوت لە عێراق و هەرێمی کوردستان بۆ ماف و التزاماتی هەموو لایەک بەڕوونی دیاری کرابێتین. باشە دکتۆر دوێنێ سوودانی لە پەرلەمانەوە گوتی کە ئەوەی هەرێمی کوردستان پێویستێتی بۆ موچە 650 میلیارد دینارە بەڵام ئێمە 760 میلیاردمان لە بەردەستە بینێرین. ئەگەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە ئەم کورتێنانە چارەسەر دەبێت؟ خۆی دەبی بە ورد بین لە ژمارەکان. ئێمە پشتی هەرێم 12.6 لە بودجە. بودجەکە 210 تریلیۆن دینارە. ئەگەر حسابی کەین لە سەرجەم بودجەکە دەکاتە 25 تریلیۆنە. بەڵام ئەوەی بۆ هەرێم دانراوە 16 تریلیۆنە. لەوانە 11 تریلیۆنیان بۆ موچەیە و تەمانگانە دەکاتە 950 میلیارد دینار. ئەگەر خەرجیەکانی داهاتی ناخۆی حساب نەکەن 300 و شتێکە دەمێتە 650. واتە ئەم ژمارەی کە باسی کرد سوودانی تەواوە ئەگەر خەرجیەکانی ناخۆ حساب نەکرێ واتە خەرجیەکانی ناوخۆی هەرێم بۆ هەرێم ببنێتەوە ئەو کاتێتەوە. بەڵام ئەوەی کە گرنگە بزانین لە دوا بڕیاری محکمەی ئیتیحادی ئەڵێ پرسی بووجە موچە دەبی جیا بکرێتەوە چەند بۆشەکانی تر واتە نابی ئەو حساباتانە داخلی پرسی موچەبی موچەکەی بەتەواوی خەرج کرێ شان بەشانی هەموو شوێنەکانی و ناوچەکانی عێراق واتە ماگانە ئەبێ 950 میلیارد دینار هەناردەی هەرا بکرێت تەنها بۆ بابەتی موچە جگە لە خەرجیەکانی تری حکومەت واتە موازنەی تشغیلی. باشە دکتۆرەوەی دوێنێ لە پەرلەمان باسکرا بە قاچاخبردنی نەوت لەلایەن گروپە چەکدارەکانەوە ئەمە چی ئەمە ڕاستە؟ ئەوە یەکەم جار نییە بەرهەمەکانی نەوت یاخود نەوتی خاو لە خوارو و ناوڕاستی عێراق بە قەچاغ ڕەوانەی دەرەوە بکرێتن. هەر لە خودی بەندەرەکانی بەسرا چەندین ڕسیف هەیە کە بە تەواوی لەژێر دەسەڵاتی حکوومەتی فدرالی نییە بەڵکو حیزبەکان
دەسەڵاتدارن لەوێ و سەرجەم داهاتەکانی گمرک کەی بە قاچاق بردنەوە بە ئاشکرا بردن نیە بڵێ باشکرایە تەمان ئەوە شتێک نەک نەوت دەگرێتەوە سەردەم کاڵاکان و کە بە ئیسیرات دێتەوە لە عێراق کە دەبێت بوجێ و باجی گمرک لەسەر داهاتبی ئەو داهاتێک کە ڕەوانەی وزارەتی مالیە دەکرێتن تەنها سەتادەی ئەو تەقدیراتەی حەقیقیە بۆیە نزیکەی ١٩٠ بە گەندەلیەوە دەچی بۆ لای حزبەکانی بە گەندەڵی دەڕوات ئەو تەنها باسی بازەکانی گمرک دەکەم لە خواروی عێراقەوە دواتر لە چەندین راپۆرت باسی بە قەچاقبردن نەوتی خاو بەرهەمەنەوتەکانیش تەبعاً بەرهەمەنەوتیەکان نرخەکانیان زۆر کەمتر لە عێراق لە وڵاتانی دراوسێ بۆیە ماوەیەکە زۆر ئەمیش دەست پێ کردووە بە قەچاقبردن هەروەها راپۆرتی تریش هەیە کە عێراق و چەندین لایەنی دەسەڵاتدار ناو عێراق دەستیان هەیە لە بە قەچاقبردنی نەوتی ئێرانیش چونکە ئێران لەژێر ئەبلۆقەدایە و عقوباتی لەسەردا هەیە بەشێک لە نەوتی ئێران تێکەڵ دەکرێت لەگە نەوتی عێراق بە پێ راپۆرتەکان تەبان و لەلایەن حکوومەت وایە لەلایەن گروپە چەکدارەکانەوە لانی غێر ڕسمی تەبان بەڵام چۆن غێر ڕسمی دکتۆریانی حکوومەت ئاگاداری ئەمەنیە خۆی وا پیشان دەدا کاگەی لێنە بەتەکید ئاگادارە ئەم بەڕێنەوتە کە باز دەکەن بە هەزاران بەرمیلە بۆیە تەنها بە ڕێگای دیار ئەبێ هەناردە بکرێت بەڵام مەبەستە کە چیە لەو راپۆرتانی باز دەکات و لانی ئەمریکیش ئاگادارە کە چونکە ئەبلۆقە هەیە لەسەر نەوتی ئێران ناتوانانی سەرجەم نەوتەکانی خۆی هەناردەی دەرو بکاتن بەشێکیان لە ڕێگەی عێراقەوە هەناردە دەکات گوایە ئەمە نەوتی عێراقیە بەڵام چەند پرۆسەس دەکەن واتە تێکەڵ دەکەن بە چەندین مادەی تر ئیکیمیاوی تاکو و سەرچاوەکەی ئاشکرا نەبیتن ئەو بڕی ئەو نەوتە زۆرە کە بە قاچاق دەڕات بۆ گروپە چەکدارەکان نازانرێ بەڵام بەتەکید نێوان 50 تا 100 هزار بەرمیل دەکرێتن هەناردە بکرێت ڕۆژانەیە مانگانە ڕۆژانە 100 هزار بەرمیل لەوتی عێراق لەلایەن گروپە چەکدارەکانەوە دەبرێت بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر گۆڤەند شێروانی پسپۆڕی وزە زۆر بەخێر بێت سەرچاو دەست خۆش